هەوا لە هەولێر لە ئێستادا خۆرەتاوە بە پێی پێشبینیەکانی کەشوهەوا ئەو شەپۆ لە بارانبارینەی کەوا ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو ماوەی هەفتەیەکە بەردەوامی هەیە ئێوارەی ئەمڕۆ کۆتایی پێدێتن بەم شەپۆ لە بارانبارینە لە ماوەی 12 کاتژمێری ڕابردوو ئەو ئامارانەی بارانبارین کە بڵاوکراونەتەوە بەم شێوەی خوارەوەیە هەولێر 2.4 ملیم باران باریوە لە ماوەی 12 کاتژمێری ڕابردوو لە پیرمام 3.9 ملیم باران باریوە لە حاجۆمەران 8.4 ملیم باران باریوە لە سۆران 31.4 ملیم باران باریوە لە شەقڵاوە 12.7 ملیم باران باریوە لە مێرگەسۆر 16.0 ملیم باران باریوە هەروەها لە سیدەکە 20.2 ملیم باران باریوە لە چۆمانیش 5.6 ملیم باران باریوە. کاکدانا دیارە بارانبارین تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە بەڵام لە دوێنێ و لە پێر بەفربارینیش هەبووە لە ناوچە شاخاویەکانی ناوچە کوێستانەکان بە تایبەتی لە چیای هەڵگۆرد و ژمارەیەک لە زنجیرە چیاکانی ئیدارەی سۆران بەفربارینیان بەخۆ دیوە و سپی پۆش بوون ئەمەش وای کردووەکەوە کەشێکی زستانی لەم ناوچە شاخاویانە بێتە ئاراوە. لە چەند ڕۆژی ڕابردوو خەڵک سۆپا و موبەڕیدەی هێنابەوە گۆڕێ بڵێن پێیان ئەکرد بەڵام لە شەوی ڕابردوو لە دوێنێەوە کەشوهەواکە عکس بووە خەڵک سۆپای پێیاکرد بۆ ئەوەی خۆیان پێ گەرم بکەنەوە بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان لە ئیدارەی سۆران لە ناوچەی باڵەکایەتی لە قەزای سیدەکان. ئەمە سەبارەت بە ڕەوشی کەشوهەوا هەروەها لە دووسایدی هەریر شەقڵاوە کە پارێزگای هەولێر بڵێن ئیداری سۆران بە پارێزگای هەولێرە بەستێتەوە لە بەیانیەوە ڕێگاکە بە تەواوەتی داخراوە دیارە بار هەڵگرێکی زۆر لەم ڕێگایە وەستاون ئەوان وەک ناڕزایەتی دەربڕینێک ڕێگاکەیان گرتووە چووکە لە ئێستا ڕێگای مامەجەلکە کە سولەیمانی بە هەولێرە بەستێتەوە بار هەڵگرەکان پێیدا هاتوچۆ ئەکەن هاوڵاتیان دایان خستووە ڕێگا نادەن بەوەی کە بار هەڵگرەکان بەوێدا هاتوچۆ بکەن چووکەوان ئەڵێن ئێمە تووشی ناڕحەتیەکی زۆر بووین ڕێگاوبانەکانمان بە تەواوەتی تێک چوون هەروەها بە ئەو ئۆتۆمبیلانەی کە بە ناوچەکەشدا هاتوچۆ ئەکەن تووشی ناڕحەتی زۆریان کردوونە بۆ ئەوان ڕێگاکەیان داخستووە. لە بەرامبەر ئەمەشدا بار هەڵگرەکان کەوا ڕێگایان لێگیراوە ئەوانیش هەستاون دووسایدەکەیان بە تەواوەتی داخستووە لە بەیانیەوە ئاستەنگێکی زۆری هاتوچۆ دروست بووە هاوڵاتیان ناتوانن لە ئیدارەی سۆران لە ئاکرێەوە هاتوچۆ بکەن بەرەو شەقڵاوە و بەرەو هەولێر بێن. من چەند خولەکێک پێش ئێستا پەیوەندیم بە قایمقامی قەزای شەقڵاوە کرد ئەویش هەواڵەکەی پشتڕاست کردەوە گوتی لە هەوڵی ئەوە داین چارەسەری ئەم گرفتە بکەین. دیارە ڕێگای لە کۆیش هەمان گرفت هەیە ڕێگاکە بەڕووی بار هەڵگران داخراوە ئەمە گرفتێکی ماوەیەکەم گرفتە سەری هەڵداوە لە نێوان هەولێر بۆ سلێمانی کەوا بە بەردەوامی بار هەڵگرەکان ڕێگریان لێ ئەکرێتن و ئەم گرفتە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە ئەمەش وای کردووە کە بەردەوام گرفتی هاتوچۆ هەبێتن. بەڵێ ئەمە چەند زانیاریەک بوون دەربارەی ڕەوشی کەشوهەوا ئەو ئاستەنگانەی کەوا لە ڕێگاکان هاتوونەتە پێشەوە جابە من پرسیارێک بکەم بەڵە کاکدانا زانیاریەکی تایبەتم لەسەر خۆت وەڵام من ئەو یەک دوو ڕۆژە بینم تۆ چالاکیەکانت لە هەولێرە دوێنێ بوو پێرە بوو لە سایلۆی مەخمور گردبوونی جوتیارانە بوو لێ بووی ئەوە تۆ ئیشوکاری پەیامنەریت لە سۆرانەوە گواستوتەوە بۆ هەولێریان بەسەردان لەوێت و لەوێ ئیشەکە حەزەکەمەش بزانین. کاکدانا دیارە بەسەردان هاتووینێتە ئێرە کاک ئیدریس کە پەیامنێری هەولێرە لە ئێستادا ئیجازەی وەرگرتووە بۆیە هاتووینێتە هەولێر کار و سالاچیەکانی هەولێر لە جیاتی کاک ئیدریس ڕووماڵەکە ئینشاڵڵا تاوەکو ئەو ئەگەڕێتەوە هاوکاریە بین و ئەو سالاچیانەی کە لە هەولێر هەین ئینشاڵڵا ڕووماڵیاکەین وە هاوکاریەوەشە بین. دەی بە سەلامەت کاک ئازاد سوپاس بۆ ئازاد ئۆمەراوی پەیامنەرمان لە شاری هەولێر سوپاس دەکەین. بەڵێ زیزان لە پیرەمەگرون پرۆژەی خێرخوا